من دکتۆر ڕزگارم سەرۆکی بەشی شیکاری نەخۆشیەکان لە زانکۆی نۆڵیج. بەشی شیکاری نەخۆشیەکان لە ساڵی 2009 دامەزراوە. لەم بەشەدا خوێندن بە زمانی ئینگلیزی دەبێت. پرۆگرامی خوێندن پەیڕەوی بۆلۆنیا پرۆسێس دەکرێت کە تیادا قوتابی ماوەی خوێندنەکەی بە 4 ساڵ تێدەپەڕێنی کە دەکاتە 8 سمستەر. هەر قوتابیەک 240 ECTS وەردەگرێت. پاش تەواوکردنی خوێندن فێرخواست بڕوانامەی بەکەلێورەس وەردەگرێت لە بواری شیکاری نەخۆشیەکان. لە بەشەکەمان چەندین مامۆستای بە ئەزموون و بەتوانە بە پسپۆڕی جیاواز وانەکان دەڵێنەوە. و هەروەها بەشەکەمان لە چەندین لاب پێکدێ وەکو هێماتۆلۆجی، بایۆلۆجی و هەروەها مایکۆلۆجی، ئیمونۆلۆجی، بایۆکیمستری، هیستۆلۆجی، ئەناتۆمی ئان فیسیۆلۆجی، هیستۆپاتۆلۆجی، مایکرۆبایۆلۆجی و چەند تاقیگەیەکی تر کە تیادا فێرخوازپێری سەرجەم ئەو پشکنیانە دەبێتن کەوا لە نەخۆشخانەکان و تاقیگەکان کاری پێدەکرێت. بە مەبەستی دەستنیشانکردنی جۆری نەخۆشیەکان لەگەڵ دکتۆری پسپۆڕ و شارەزاد لە هەمان بواردا. ئامانجی بەشی شیکاری نەخۆشیەکان لە زانکۆی نۆڵۆج پێشکەشکردن و ئامادەکردنی کادری بەتوانە لە بواری پزیشکی و هەروەها شارەزاد لە باری شیکردنەوەی نەخۆشیەکان بۆ خزمەتکردنی بە کۆمەڵگەکەمان. دوای دەرچوونی قوتابی بە سەرکەوتوی لە زانکۆی نۆڵیج لە بەشی شیکاری نەخۆشیەکان دەرفەتی کاری جیاوازی بۆ دەرەخسێت لە سێکتەرە پزیشکیەکان و هەروەها دەتوان ببن بە خاوەن تاقیگەی خۆیان و وەکارکردنیان لە تاقیگە حکومی و ئەهلیەکان. و لە هەمان کاتدا قوتابی پاش تەواوکردنی دەتوانێت درێژە بە خوێندنی باڵا بدات وەکو خوێندنی ماستەر و دکتۆرا لە بەشی شیکاری نەخۆشیەکان. خۆشبەختانە بەپێی بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەم ساڵەکە قوتابی کەمترین کۆنمرە دەتوانێت بە 6 وەربگرێت لە بەشی شیکاری نەخۆشیەکان. سەلاو ڕێز قوتابیانی خۆشەویست. من مامۆستا ئەحمەدم وەک مامۆستایەک لە بەشی شیکاری نەخۆشیەکان و کۆلێژی زانستی لە زانکۆی نۆڵج. ئەمە تقریبا تاکو ئەو ساڵی 2022 تقریبا 9 وەزبە تەخەروزمان کرد. هەر وەزبەیەک تقریبا بەلای کەم 150 تەڵەبەمان هەبوو و هەروەها ئێستا تقریبا ئەو تەڵەبەکانی خۆمان کە تەخەروزیان کرد زۆربەیان لە نەخۆشخانە و لە تاقیگە ئیشیان هەیە و ئیش دەکەن و هەروەها ئەو تەڵەبە وچی تەخەروز دەکاتن پاش 2 ساڵ ئەگەر خۆبەخشی هەیە و هەروەها ناسنامەی سندیکەی شیکاری نەخۆشیەکانیان سندیکەی بایۆلۆجی هەیتی دەتوانی ساید لاب بکاتن و هەروەها پاش 5 ساڵ دەتوانی لابی خۆی دامەزرێتن و دەتوانی ئیش بکاتن بە شەهادەی خۆی. بەشی شیکاری نەخۆشیەکان هەندێک جار پرسیار دەکەن چ فەرقی هەیە لەگەڵ مایکرۆبایۆلۆجی، چ فەرقی هەیە لەگەڵ بایۆلۆجی. مایکرۆبایۆلۆجی یان بایۆلۆجی اختصاسەکە زۆر وردە وەچی شیکاری نییە، شیکاری عامە. ئەتوەچی تەخەروز دەکەیت دەتوانی هیماتۆلۆجی ئیش بکەیت، دەتوانی کلینیکەل کیمستری ئیش بکەیت، دەتوانی بایۆلۆجی ئیش بکەیت، دەتوانی مایکرۆبایۆلۆجی ئیش بکەیت. فهیوەدارم هەر قوتابیەک بێتە ئێرە سوودی لێ دەبینیتن و ئینشاءڵڵا دەبینێتن کە مامۆستاکانی خۆمان هەموویان پسپۆریان هەیە لەسەر مەوزوعی هەموو بابەتەکانی مختبەرەکان و شیکاریەکان و یعنی ئەو با بڵێن ئینشاءڵڵا ئەو تەڵەبانە کە دێنەوە ئێرە وەچی زۆربەیان تەخەروز دەکەن و دەچن ئیش دەکەن خبرەتیان هەیە لۆ چونکە ئەمە لە سەفی سێ وەچی دەچنم سەفی 4 مەشق هاوینمان هەیە. ئەو مەشق هاوین 1 مانگە لە هاوین دەست پێ دەکاتن ئیش دەکەن کە لە نەخۆشخانەکان یان لە مختبەرەکان ئەوجا تایبەت بیتن یان حکومی بیتن هەندێک خبرەوە شتانە دەتوانێت ئیشەکە جێبەجێ بکاتن و هیوادارم هەموو قوتابیەکانی خۆمان سەرکەوتوبن ئینشاءڵڵا. زۆر سپاس.